سامان کەریم هونەرمەند و نووسەر دوانزەمین ڕۆمانی نووسەر ئورهان پاموکی لە تورکیە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند سێ کتێبی کۆتایی سامان کەریمی چاپ کردووە. هونەرمەند و نووسەر ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ لەگەڵمانە و گفتوگۆ دەربارەی نووسینەکانی دەکەین. سڵاو لەبێ کاک سامان بەخێر بێ. زۆر سپاس. سەرەتا باس جگە لەو ڕۆمانانەی کە وەرەگێڕاوەتە سەر زمانی کوردی، باز لەم سێ ڕۆمانەی کۆتایی ئۆرهان پاموکەکەم کە وەرەگێڕاونەتە سەر زمانی کوردی ئەکرێت باسێکمان بۆ بکەیت و ئەمەوێت بزانم بۆچی فۆکوس ئەخەیتە سەر نووسینەکانی پاموک. لە دووەم پرسیارەوە دەست پێەکەم فۆکسی من بۆ سەر نووسینەکانی پەموک بۆ سەر ڕۆمانەکانی پەموک ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 2000 سای 2001 کە من خوێنەری خۆی بووم لە ئیستانبول، ینی کتێبەکانی بە تووشیە خوێنەوە. هەڵبەتە زۆربەی نووسەرەکانی تریشمە خوێنەوە، بەڵام هیچێکیان وەکو پەموک بەو شێوەیە جەزبی ناکردم بەڕاستێکی. وەکوتر وەک پرۆژەیەک من دەستم کرد بە وەرگێڕانی کتێبەکانی پەموک. هەڵبەتە مانگی 12 کتێبم چاپە بێ هەمووی پەموکە، وەک ئەو دوایین سێ کتێب کە ناوەندی ڕەهەند چاپی کرد، هەڵبەتە پێشتر ناوەندی ئەندەشە چاپێک لەسەر ناوەندی ڕەهەند چاپێکە. باز لە چیەکەن ئەو ڕۆمانانە؟ ڕۆمانی کتێبی ڕەش کە ڕۆمانێکی پۆست مۆدرنە، هەتا سەر و پۆست مۆدرنە. ڕۆمانی کتێبی ڕەش ئەگەر بە شێوازێکی سادە باسی بکەم چیرۆکی عاشقێکە، بەڵام ئەگەر وەکو وردەکاری باس لە کتێبەکە بکەم کتێبێکی سەر و پۆست مۆدێرنە، کتێبێکی زۆر لقوپۆپی هەیە لە ناو ڕۆمانەکە، یان ڕۆمانێکی کلاسیک نییە تۆ شوێن چیرۆکێکی عاشقی و کۆتایی پێبێ. بە دیوێکی کە ڕۆمانی کتێبی ڕەش پێی ئەوترێ ئینسایکلۆپێدیای ئیستانبول، یعنی باسی کوچە و کۆڵان و مێژووی ئیستانبول. ئەمە لە لایەک کە باشی شەمسی تەبرێزی و مەولانا پەیوەندی شەمسی تەبرێزی و مەولانا پێکەوە، لە لایەکی کە وەکو زانستی دەرونی زۆر تێڕوانینەکانی لاکان و فرۆید لە خۆیەگرێ، لەبەرەوە ناتوانین بە یەک ڕستە پێناسەی کتێبی ڕەش بکەین. کتێبی ڕەش مۆزاییکێکی زۆر زۆر ورد و چڕە، بەڵام لە ناو چوارچێوەیەکی زۆر جوانە. خوێنەران چۆن پێشوازی لەم کتێبانەی پاموکەکەن؟ تاکو ئێستا هیچ ڕێکشنێکی وانە بووە کە بڵێن وەکو ناوڕۆکی بەڵێ خوێنەری زۆرە لێرە پەموک، خوێنەری زۆر زۆرە، هەڵبەتە خۆشی ێزانێ بە خۆشی موت خۆشی سلاوی زۆر نرد بۆ ئێرە. ڤیددیوەیەکم بڵاو کردەوە مانگی 12 لەوێ بوو من لەگەڵ خۆی بووم. خوێنەرێکی باشی هەیە و کتێبەکانیشی منیش هەتا بتوانم ئەوەنەی دەتواناما بێ ئەوەنەی پێم بکرێ ئەمە وەکو خۆی وەریگێرمەوە بە زمانێک کە وەک کە باس لە سادەیی زمانەکە ئەەکەم، نەک سادەیەکیەوەی کە ئاسان خوێنەر تێبگا. ئەرکی من یەک شتە، هەستی معنەوی یا بیرۆکەی نووسەر لە پشتی ڕستەوە، لە پشتی پەرەگرافەوە بتوانم ئەو هەستە پیشان بم بە هەر شێوازێک بێ پەرەگرافەکە بنووسمەوە، بەڵام ئەو هەستە معنەوەی نووسەر، ئەو تێڕوانەی نووسەر لە پشتی پەرەگرافەکەەوە پیشان. باس لەوە کردکەوت ئەمە وەک پرۆژەیەک سەیرەکەم، ئەو پرۆژەیە ئەگات بە چی؟ ئەتێ بگات بە چی؟ چی لێ ئەەکەیت لە کارەکانی پاموک؟ ڕاستێکی من کارەکانی پەموک تەواو کرد، ئەوەنەی کە هەڵبەتە پێشتر وەرگێڕاوە چەند کارێکی، بەس ئەوانی کە مابوون 12 کتێب بوون، من هەموویم تەواو کرد بە خۆشحاڵیەوە. کتێبی ڕەنگەکانی تر دوایین کتێبێتی، هەڵبەتە کتێبێکی نوێی دەرچوو ئەوم هێنایەوە یادەوەریە، بەنیازم ئەوەژی وەرگێڕم، بەڵام ئەوە یادەوەریەکانی خۆیەتی. بەس وەکو بەڕێز
پەموک خۆی پێیوتموتی خەریکی نووسینی دوو ڕۆمانی ترم لێ کاتە ئەگەر یەکێکیان تەواو بووتم چاڕوانی تووەکەم ینی بەڵام هەتاکو هەڵبەتە تا پەموک ئەو ڕۆمانە تەواوەکە من ئێستا دەست ماوەتە وەرگێڕانی چەند نووسەرێکی تر تورک ڕۆمانی جوانیان هەیە قەڵەمێکی جوانیان هەیە بەڕاستێکی جگە لە وەرگێڕان ئەمێ باز لە فێرگەی فلامینکۆ بکەم فلامینکۆ لە باشووری کوردستانە بینەر چۆن پێشوازی لێ ئەکات تا چەند وەک هونەرەکانی تر بۆ نمونە هونەری شێوەکاری هونەری میوزیک هونەری شانۆ چۆتە ناو بینەرەوە من حەزەکەم ئەم وەڵامی ئەم پرسیارەی بەڕێز بە وتەیەکی یونوس ئەمرە دەست پێ بکەم وەڵامی بەڕێز بەمەوە یونوس ئەمراڵێ باسی بارانم بۆ مەکە بیبارێنە ئەمە شتێکی زۆر جوانە ئێستا هاوتەریبی پرسیارەکەی بەڕێز ئێمە کە هاتینەوە سەرەتا بۆ سلێمانی باسی فلێمنکۆمان کرد بەڵام وەکوابێ بڵێ باسی باران بکەیت بەڵام خۆی گرنگەکەوەیە بیبارێنی دواتر دەستمان کرد بە چالاکی پراتیک بە پراتیک دە سلێمانیا چالاکیمان کرد چونکە تەماشاکر ئەبێ بیبینێ هەتاکو نەیبینێ بیرۆکەیەک لەسەر دروست نابێ دوای بینینی خۆشحاڵانە هەڵبەتە مانگی پێنج بەڕێزیشی ئاگاداری پێنج چالاکیمان هەبوو لە ئێمە لە سلێمانیا هەم گیتار شاکاری جیهانیمانژەن هەم سەما هەم گۆرانی هەم لە زانکۆی سلێمانی لە هۆڵی ڕۆشنبیری هەڵبەتە ئەوەی کە هەمیشە ئاڵێن باسی بارانم بۆ مەکە بیبارێنە کاتێک ئێمە ئەچینە سەر ستیج کاتێک کە تەماشاکر جۆمان لێگرێ سیرمانەکە ئەو کاتە تەماشاکر بەڕەهایی توانێت بڕیار بە بڵێ من ئەم ستایلە پەسەنێکم یا پەسەنی ناکەم بەڵام لە ناوقەوسێکە تاکو ئێستا هیچ حاڵەتێکی وانە بۆ بکە تەنها یەک تەماشاکەریش پەسەنی فلێمنکۆ نەکات چونکە فلێمنکۆ وەک ژیانی ڕۆژهەڵاتی بەرز و نزمە دڵخۆشین ئەگرین یعنی مۆنۆتۆن نییە ژیان لە شاری سلێمانی لە شارەکانی تر هیچ چالاکیەکتان کردووە بەڕاستێکی زۆر حەزەکەین هەڵبەتە کارێکی ئاسان نییە بەڕێزی بینی و شانزە حەڤە عازبگیتار و هەڵبەتە حەزەکەین لە هەولێر لە دوهۆک لە خەڵەبجە لە کەرکووک هیوادارین لە داهاتوویەکی نزیکە ئەوەش ببێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادە بووی لەگەڵمان زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس